یانەی شەترەنجی خانزاد لە شاری ئەولێر هەڵسا باکردنەوەی 33مین پاڵەوانێتی ڕاپیدی شەترەنجی خانزاد. لە پاڵەوانێتەکەدا 75 یاریزانی کوڕ و کچ بەشداریان کردووە. بە 9 ڕاوند یاریەکان ئەنجام درێت با کاتی 15 خولەک بۆ یاریەک و زیادبوونی 10 چرکە بۆ هەرجوڵەیە. وا بڕیار بوو پاڵەوانێتەکە 2 ڕۆژ بخایێنێت. پاڵەوانێتەکەش ڕێیتینگی تۆمارکراوە لە لانیشەتی شەترەنجی جیهانی فایدی لە ڕێگەی یەکێتی شەترەنجی عێراقەوە. بە بۆنەی کۆتایی هاتنی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ باشمانزانی وەک بەشێک لە ڕاهێنانی یاریزانەکانمان ئەم پاڵەوانێتیە ئەنجام بدەین. ئەو پاڵەوانتیە تۆمارکراوە لە یەکێتی شترەنجی نێودەوڵەتی لە ڕێگای یەکێتی شترەنجی عێراقیەوە. جێی خۆشحاڵیە هێزی پاڵەوانتێک کە لەوەدایە کە یاریزانێکی زۆری سەر ئاستی شارەکانی تری کوردستانی و عێراقی لە پاڵەوانتەکە بەشدارن و پاڵەوانتێکە 2 ڕۆژ دەخانێتن بە 9 گەڕ و دەرفەتێکی زۆر باشە لە بۆ یاریزانەکانمان کە بتوانن بێنەوە سەر ڕێچکەی ڕاهێنانەکانیان. تقريبا هشتي باوندي بشدار كريا او يوم كم جول الحمد لله بردم بو نهجوا ويا نظام سويسريا وما شاء الله لاعبين زور باشات او باوندي يعني توقعت يكم دوام الزور يعني على التصنيف يكمل او بطوله بس توزاني لاعبين النهارده تطورت كانت يعني بطوله زور زحمتها ان شاء الله حتى جوله نهائي اخيره او دكشف كيك برضه لخبات واتم يكم زار بجدار يكم يوادان بليش باز بدز بينم زور سپاس بيامش دكم